ئەگەر یەکێکیت لەو گەشتیارانەی حەزیان لە سەرکەشیە ئەوە بێ سێود و گەشتێک بۆ وڵاتی نەرویج بکە و لەسەر بەردی کیراجبۆڵتن کە بەرزیەکەی 1000 مەترە خۆت فڕێ بدەرە خوارەوە و مێژوویەک بۆ خۆت تۆمار بکە. بەردی کیراجبۆڵتن ئەو بەردەیە کە ڕەنگە زۆرێک لە بینەران تەنیا بە بینینی ترسدایان بگرێت، بەڵام بۆ ژمارەیەک لەو گەنجانەی کە حەزیان لە سەرکەشیە ئەمە یەکێکە لەو شوێنانەی خەونی پێوە دەبینن. کیراجبۆڵتن دەکەوێتە زنجیرە شاخەکانی کیراج لە شاری ڕۆژۆڵاند و ڕۆژنامەی بەناوبانگی دەیلی مەیلی بەریتانی راپۆرتێکی لەسەر شوێنەکە کردووە کە تێیدا ژمارەیە گەنجی سەرکەش بۆ خۆهەڵدانە خوارەوە سەرایان گرتووە. ئەم شوێنە جگە لە بوونی ئەم بەردا دیمەنێکی جوان و دڵفڕێنی هەیە و مرۆڤ بە سەیرکردنی چێژێکی زۆری لێ دەبینێت. لەبەرەوەی نەرویج وڵاتێکی باراناویە زۆربەی کات ئەم شوێنە بارانی لێ دەبارێت و بەردەکانیش تەڕ دەبن، بۆیە ئامۆژگاری و کەسانە دەکرێت کە بەبێ ئامادەکردنی هۆکارەکانی سەلامەتی بە هیچ شێوەیەک سەردانی ئەم ناوچەیە نەکەن. ئەوانش کە نەخۆشی دڵیان هەیە یان لە شوێنی بەرز دەترسن نابێت بێنە ئەم شوێنە. ڕەنگە ئەستەم بێت گزارش لە ناخ و هەست و سۆزیە و کەسانە بکرێت کە دێنە ئەم شوێنە و دەیانەوێت لێرەوە خۆیان هەڵبدەنە خوارەوە یان چەند وێنەیەکی یادگاری بگرن. ئەم کارە بۆ ژمارەیەک حەز و ئارەزوە و بۆ ژمارەیەکی دیکەش تەنیا بینینی شوێنەکەی لە نزیکەوە و دووریژنی ئەوانەی دێنە ئێرە چەند جارێکی دیکە سەردانی بکەنەوە. گابەردە هەڵواسراوەکە قەبارەکەی نزیکەی 5 مەترە و دەکەوێتە نێوان دوو شاخ و ترسی کەوتنە خوارەوەشی نییە، بۆتە یەکێک لەو شوێنە و لەو ناوچانەی کە لە دنیادا سەرکەشی تێدا دەکرێت. بەردی کیراجبۆڵتن تەنیا شوێنی گەشتیاری نییە لە نەرویج، بەڵکو چەندان شوێنی هاوشێوەی هەیە وەک بەردی بریکستۆڵن کە 25 مەتر پانە و 604 مەتریش بەرزە و یەکێکە لەو شوێنانەی بۆ خۆهەڵدان لا ڕێگەی پەڕەشوتەوە بەکاردەهێنرێت.